کە کاتێ هەراسانێک نەک لە هەراسانە زۆر جار لە دەستدرێژیکردنی سێکسیشە پاڵپشتیکەرینی ئەم ژنە ئەمە زۆر قورسە لەبەرەوە ئەمە هەمووی پێویستی جارێکی تر بەوەیە کە تۆ ئەبێ ئیشکەی لەسەرەوەی پێم خۆش بێ یاخود پێم ناخۆش بێ من ژنێکم لەناو ئەم کۆمەڵگایە نمونەی ژنەکانی ترم مادەم لە دەرەوەم ڕوبەڕووی ئەم هەراسان بەڵام نابێ قبولی کەم لە بەرامبەرەکە چونکە من پێشەنگی ئەم کۆمەڵگایان بۆچی قبولی کەم تۆ بەو شێوەیە ئەو حەقەبەی بەخۆت ئایا ئەو حەقەی بە من وا بە تۆ بڵێم یا ئەو حەقەی بە کەسێکی تر وا بە خێزانەکە و بڵێ کەواتە ئەمە قورسە ئەمەش هەر دیسانەوە کەوێتە سەرەوەی کە من مادەم لە دەرەوەم تۆ حەقی بە خۆت بە ئیسراحەتی خۆت تەعامل لەگەڵ بنا بکەی بە ئیسراحەتی خۆت نەک ئەوەی کە من چۆنم ئەوێ هەرۆ قازی لەوەیە کە لە محکەمەیە پاڵپشتی پیاوەکەیە پێم وەڵێ وا خۆت نەگۆڕیایە وا نەچوویتایەتە دەرەوە ئیتر ئەگەر تۆ ئەو لەبەر نەکردای ئەو وای ناوت ئەگەر تۆ پێ نەکەنیتای ئەوە بەڵام ئەی منیش ئینسانێکم حەقی خۆمە چۆن جل لەبەرەکەم چۆنە ڕۆمە دەرەوە چۆنەکەم ئەوە ڕەبتی بە خودی خۆمەوە هەیە مانایەوە نییە تۆ بەو شێوەیە بەس لەبەر ئەوەی من ببینی کە لە دەرەوەم تۆ بە ئیسراحەتی خۆت بەو شێوەیە هەراسانم بکەی